ئازادی چاپەمەنی مافی سەرجەم کۆمەڵگەیە بۆ زانینی ڕاستیەکان. 3 ئایار بەرامبەر بە 13 گوڵان ڕۆژی جیهانی ئازادی چاپەمەنیە. ئەو ڕۆژەی کە ساڵی 1993 لە 48مین کۆبوونەوەی ساڵانەی نەتەوە یەکگرتووەکاندا ناودێرکرا. لە بەیاننامەی ئەو کۆبوونەوەیدا هاتبوو بوونی ڕۆژنامەگەری ئازاد گشتگیر و سربەخۆ یەکێکە لە پێکهاتە سەرەکیەکانی کۆمەڵگەیەکی دموکراتیک. ئەم ڕستەیە ئەگەرچی دەربڕی ڕاستیەکی ئاشکرایە، بەڵام ئەزموونی جیهانی نیشانی دەدات کە هەر ئەم مافە سەرەتاییە لە زۆر وڵاتدا ڕۆژانە لەلایەن دەوڵەتەکان، خاوەندەسەڵات و سەرمایە و ناوەندە ئەمنیەکانەوە پێشێل دەکرێت. ئازادی چاپەمەنی تەنیا مافی ڕۆژنامەنووسان نییە، بەڵکو مافی سەرجەم کۆمەڵگەیە بۆ زانینی ڕاستیەکان. کۆمەڵگەیەکی کە لە دەستڕاگەیشتنی ئازادانە بە هەواڵ و شرۆڤە بێبەش بکرێت، لە دەرفەتی بڕیاردانی ئاگایانە ڕەخنەگرتن لە دەسەڵات و بەرگریکردن لە مافەکانی خۆیشی بێبەش دەبێت. ئامارە جیهانیەکان نیشانی دەدەن کە ئازادی چاپەمەنی لە ئاستی نێودەوڵەتیدا ڕوبەڕووی مەترسیەکی جددی بووەتەوە. بە پێ ڕاگەیەندراوی ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور، ساڵی 2025 نزیکەی 330 ڕۆژنامەنووس لە سەرانسەری جیهان لە زینداندا بوون و لانیکەم 129 ڕۆژنامەنووس و چالاکوانی مێدیایی کوژراون. ژمارەیەکی کە بە پێ راپۆرتەکان بەرزترین ڕێژەی تۆمارکراوە لە سەرەتای ئامارگیری جیهانی، واتە لە ساڵی 1992ەوە. لەو نێوەندەدا ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی یەکێک لە ڕەشترین دۆسیەکانی هەیە لە بواری سەرکوتکردنی ڕۆژنامەنووسان، نووسەران و چالاکوانانی مێدیایی. بە پێ راپۆرتی ناوەندە نێودەوڵەتیەکان، داکۆچیکار لە ئازادی چاپەمەنی، کۆماری ئیسلامی ئێران بە یەکێک لە گەورەترین زیندانەکانی ڕۆژنامەنووسان لە جیهاندا ئەژمار دەکرێت. لە ئێران دەست بەسەرکردنی ڕۆژنامەنووسان زۆر جار ڕەوتێکی ئاڵۆز و جۆرا و جۆرە. دەست بەسەرکردن، ئازادکردنی کاتی، بانکردن بۆ لێپێچینەوە، هەڕەشە، دروستکردنی دۆسیە، قەدەغەکردنی کار و هەندێک جاریش سەر لە نوێ دەست بەسەرکردنەوە. هەر بۆیە ژمارەی ڕاستەقینەی ئەوانەی لەژێر گوشاری ئەمنی و دادوەریدان زۆر زیاترە لەو کەسانەی کە لە کاتێکی دیاریکراودا لە ناو زینداندا. ئەو تۆمەتانەی دژ بە ڕۆژنامەنووسان لە ئێران دەخرێنە ڕوو، زۆربەیان گشتی سیاسی و ئەمنین. لەوانە پرۆپاگەندە دژی نیزام، هەوڵدان لە دژی ئاسایشی نەتەوەیی، هاوکاری لەگەڵ میدیا بیانیەکان، شێواندنی بیرروڕای گشتی یان سوکایەتی بە پیرۆزیەکان و ڕێبەری. ئەم تۆمەتانە ئامرازێکن بۆ کبکردنی دەنگە سەربەخۆ و ڕەخنەگرەکان. لە ڕاستیدا ئەوەی بە تاواندا دەنرێت بریتیە لە بڵاوکردنەوەی زانیاری، پرسیارکردن، ڕسواکردن و لە قاودانی گەندەڵیەکان. ئەو ڕۆژنامەنووسەی گەندەڵی ئابووری بەرپرسان ئاشکرا دەکات، ئەو پەیامنێرەی دەنگی بنەماڵە دادخوازەکان دەگەیەنێت، ئەو نووسەرەی باز لە هەژاری، بێکاری، ستەم و چەوسانەوەی نەتەوەیی دەکات، ویان هەڵاواردنی ڕەگەزی یان سەرکوتی خۆپیشاندانەکان ئاشکرا دەکات، ڕوبەڕووی دەستگای ئەمنی و دادوەری دەبێتەوە. هەڵبەت مێژووی سانسۆر و سەرکوتی چاپەمەنی لە ئێران تەنها ناگەڕێتەوە بۆ سەردەمی کۆماری ئیسلامی، بەڵکو لە سەردەمی دەسەڵاتی پەهلەویشدا سانسۆر، داخستنی بڵاوکراوەکان و زیندانیکردنی نووسەران و ڕۆژنامەنووسان شتێکی باو بوو. بەڵام کۆماری ئیسلامی هەر لە مانگەکانی یەکەمی دوای ڕاپەڕینی ڕێبەندانی 1357ەوە سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین و چاپەمەنی کردە یەکێک لە پایەکانی چەسپاندنی دەسەڵاتی خۆی. فەرمانی خۆمەینی بۆ شکاندنی قەڵەمەکان و هێرشکردنە سەر ڕۆژنامەکان، بڵاوکراوەکان، زانکۆکان و هێزە سیاسی و کۆمەڵایەتیە سەربەخۆکان سەرەتای پرۆسەیەک بوو کە وردە وردە ئێرانی کرد بە زیندانێکی گەورە بۆ ڕۆژنامەنووسانی کۆمۆنیست، ئازادی خواز، سەربەخۆ و پێشکەوتن خواز. سەرکوتی چاپەمەنی لە پاڵ هێرش بۆ سەر زانکۆ، هێرش بۆ سەر کوردستانی شۆڕژێر و سەرکوتی خەباتی کرێکاران، ژنان و نەتەوە ژێردەستەکان بەشێک بوو لە پرۆژەیەکی بەربڵاوتری کۆماری ئیسلامی بۆ خامۆشکردنی شۆڕش و کۆتایی هێنان بە ئامانجە ئازادی خوازیەکانی خەڵک. لە کۆماری ئیسلامیدا ڕۆژنامەنووس نەک تەنها لەگەڵ سانسۆری فەرمی، بەڵکو لەگەڵ خۆسانسۆریەکی سەپێنراویشدا بەرەو ڕووە. ئەو دەزانێت کە
کام وشە دەبێتە هۆی بانکردن، کام راپۆرت دەبێتە هۆی دەست بەسەرکردن و کام ئاشکراکردن و لە قاودان دەبێتە هۆی زیندان و ئەشکەنجە. لە ڕێگەی کەناڵە جیاوازەکانەوە بە ڕۆژنامەنووس دەوترێت چی بڵێت و چی نەڵێت یان چی بنووسێتە و چی نەنووسێت. تەنانەت ئەو میدیانەی کە لە چوارچێوەی پاراستنی نظامدا بەڵام بە ئاراستەیەکی جیاواز کار دەکەن ئەگەر لە هێڵە سوورە ئەمنیەکان تێپەڕن تەحمل ناکرێت. ڕۆژنامەکان دادەخرێن، مۆڵەتی بڵاوکراوەکان هەڵدەوەشێندرێتەوە، ڕۆژنامەنووسان مافی نووسین و کارکردن و چوونە دەرەوەی وڵاتیان لێزەوت دەکرێت. بازنەی سەرکوت تەنها ناوخۆی وڵاتی نەگرتوێتەوە. یەکێک لە تایبەتمەندیە دیارەکانی کۆماری ئیسلامی بریتیە لە گوشارخستنە سەر ڕۆژنامەنووسانی دەرەوەی وڵات. هەڕەشە پەروەندەسازی گوشار بۆ سەر بنەماڵەکانیان لە ناوخۆی ئێران و هەوڵدان بۆ بێدەنگکردنی ڕۆژنامەنووسە دوورخراوەکان نیشانی دەدات کە سەرکوتی میدیایی لە کۆماری ئیسلامیدا ڕەهەندێکی نێودەوڵەتیشی وەرگرتووە. لەپاڵ ئەمانەشدا پچڕان و کۆنتڕۆڵکردنی ئینترنێت بووەتە یەکێک لە ئامرازە سەرشیەکانی سەرکوت. لە کاتە هەستیارەکان و کاتی ناڕزایەتیەکاندا سنووردارکردن یان بڕینی ئینترنێت نەک تەنها پەیوەندیەکانی خەڵک تێک دەدات، بەڵکو ڕێگری دەکات لە بڵاوبوونەوەی هەواڵی سەرکوت و کوشتار و دەرفەت دەداتە حکوومەت کە لە تاریکی هەواڵیدا پەنا بباتە بەر توندوتیژی. لە ئێرانی ئەمڕۆدا ئاشکراکردنی دزی و گەندەڵی بەرپرسانی حکوومەت تاوانە. بڵاوکردنەوەی وێنەی توندوتیژی هێزە ئینتیزامیەکان، سوپای پاسداران و بەسیج تاوانە. ڕووماڵکردنی ناڕزایەتیەکانی کرێکاران، خوێندکاران، ژنان و خانەنشینان تاوانە. نووسین لەسەر هەژاری، بێکاری و هەڵاواردن بە تێکدانی نەزمی گشتی لە قەڵەم دەدرێت. قسەکردن لەسەر چەوسانەوەی نەتەوەکانی نیشتەجێی ئێران بە جودایی خوازی و تاوان دەژمێردرێت. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ڕاستیەکی گرنگ ئەوەیە کە کۆماری ئیسلامی سەرەڕای هەموو سەرکوتەکان نەیتوانیوە ڕەوتی گەیاندنی زانیاری بوەستێنێت. ئەمڕۆ بە یارمەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان، مێدیا سەربەخۆکان، ڕۆژنامەنووسانی دوورخراوە، شارۆمەند پەیامنێرەکان، چالاکوانانی کرێکاری، ژنان، خوێندکاران، مامۆستایان و خەڵکی ئاسایی، هەواڵی تاوانەکان، گەندەڵی، تاڵان و سەرکوت زیاتر لە هەر کاتێکی تر بڵاو دەبێتەوە. هەرچەندە حکوومەت هەوڵ دەدات بە زیندان، ئەشکەنجە، هەڕەشە و سانسۆر ڕاستیەکان بشارێتەوە، بەڵام ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕێسوا دەبێت. ڕۆژی ئازادی چاپەمەنی دەبێت وە بیرهێنەرەوەی ئەو ڕاستیە بێت کە ئازادی ڕادەربڕین، ئازادی چاپەمەنی، ئازادی بیر و باوەڕ، ئازادی ڕێکخراوبوون، ئازادی حیزبەکان، ئازادی کۆبوونەوە، خۆپیشاندان، مانگرتن، کۆبوونەوەی ناڕزایەتی، پێکهێنانی سەندیکا و دەستڕاگەیشتنی ئازادانەی هەمووان بە ئینترنێت، مێدیا گشتیەکان و ڕادیۆ، تەلەڤیزیۆن و بڵاوکراوەکان مافی بێئەملاو ئەولای خەڵکن. هەڵوەشاندنەوەی هەر چەشنە سانسۆرێک و کۆتایی هێنان بە سەرکوتی ڕۆژنامەنووسان بەشێکی دانەبراوە لە خەبات بۆ ئازادیە سیاسی و کۆمەڵایەتیەکان. بەڵام ئەم ئازادیانە بەتکاکردن لە دەسەڵات بەدەست نایەن. ئەزمموی ئێران و جیهان نیشانی داوەکە ئازادی چاپەمەنی و مافی خەڵک بۆزانی تەنها لە ڕێگەی خەباتی بەردەوام، ڕێکخرا و کۆمەڵایەتیەوە مسۆگەر دەبێت. بەرگریکردن لە ڕۆژنامەنووسی زیندانی بەرگریکردنە لە کۆمەڵگەیەک کە دەیەوێت ڕاستیەکان بزانێت و چارەنووسی خۆی بە ئاگاییەوە دیاری بکات. ئازادی قەڵەم ئازادی خەڵکە و بەبێ ئەو هیچ کۆمەڵگەیەک ناتوانێت ئازاد و یەکسان و ئینسانی بێت.